زینەدین زیدان شۆفێری شەمەندەفەرەکەی پارساڵی خولیانەکانی ئیسپانیا و خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا ئەم ساڵ شۆفێرەکەی بیرچۆتەوە و جارنەجارە دەستی لەسەر سوکانەکە دەلەرزێ و شەمەندەفەرەکەی قەڵای سپی بەرەو هەڵدێر دەبات. زیزۆ هەرچی زووە دەبێتەوە کوڕەکانت فێری ئەو زمانە بنەوە کە پارساڵ قسەتان پێدەکرد، ئەو ڕیالی کە لە ساڵانی ڕابردوو وەکو شێر لەسەر قاچەکانی دەوەستا و نەڕەی دەنجی لە سانتیاگۆ دەگەیشتە ئاسمانی سەرجەم یاریگەکانی ئەوروپا. کەی ئەو ڕیال مەدریدەیە کە ئێمە ناسیومانە ئەم وێنە درۆینەیە چیە پیشانی ئاشقانی قەڵای سپی و دنیای تۆپی پێی دەدەن. یعنی ڕیال مەدرید هێشتا دەوێت بڵێ ئانێ کریستیانەوە تۆپ و گۆڵم بۆ تۆماتە و نازناوم بۆ بچنەوە. کریستیانۆ تەواو ئێوە تاکەی دەتانەوێت ئەو سەرۆک و سەرکردە و سوڵتان و سوارچاچیەوە بێ. ئەو هەموو شتێکی کرد ئەوەی پێویست بۆ ئەنجامیدا، بەڵێ ساڵانی ڕابردووە و یاریزانێک بوو کە جۆلانەی بەیانەکان دەکرد، یعنی ئەنجام و ڕیکۆرد و ژمارە پێوانەکانی کردبوو بە گاڵتەزاری خۆی. بەڵام ئەمڕۆ ئەو 32 ساڵە و ئیتر هێدی خۆری تەمەنی ساڕۆخەی مادێڕا مەیلی ئاوابوونی هەیە و سەرنجام ئەویش وەک هەر یاریزانێک تر دەبێ بڵێ بای بای. دڵنیابن ئەمڕۆ یاسبەی بۆ دوایین جار کریستیانۆ لە سانتیاگۆوە دەستی ماڵاوەی بەرەو ڕووی هاندران بەرزەکاتەوە و لاپچینەکانی لە گۆشەیەشی ماڵەکەیدا هەڵەواسێ. واسێنانی کریستیانۆ ڕۆناڵدۆ یەکێک دەبێت لە نیشانە گەورەکانی قیامەتی تۆپی پێ. بۆیە تەمەنا دەکەم ئینشاءڵڵا خوای گەورەم قیامەتی تۆپی پێ